بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستانم، گوێگران و بینەری پەیام، زۆر پێخۆشحاڵم کە ئەم ساڵیش بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتم. هەزاران حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردیگار کە ئەو زارش تەمەنی درێژ کردین بۆ ئەوەی بە خزمەت ڕەمەزان بگەین. یا ڕەبی خودایە، حەمد و سەنا بۆ ذاتی پاکت کە ئەو ناز و نیعمەتت بە ئێمە بەخشی. خۆشەویستانم، پێش هەموو شتێک پیرۆزبایی لە ئومەتی ئیسلام دەکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز، و پیرۆزبایی لە هەموو کوردانی هاوزوبانم دەکەم کە تەمەنا دەکەم لە خوای گەورە و داواکارم لە خوای گەورە کە ئەو مانگە ببێتە مانگی پڕ خێر و بەرەکەت و خۆشی، مانجێک بێ هەرچی موسڵمانان لە ئەزیەت و ئازار و ئاوارەییدان خوای گەورە نوسڕەتیان بدا و بیان گەڕێنتەوە شوێن و جێگای خۆیان. یا ڕەبی خودایە، بکەی بە گەورەی و عزەت و جەلالی خۆت، بە میهرەبانی و لوتف و کەڕەمی خۆت خوایە ڕەحمێک بە حاڵی موسڵمانان بکەی، بە حاڵی ئومەتی محەممەد بکەی صلی الله عليه وسلم. ئازیزانم، ئەم ساڵیش وەکو هەموو ساڵەکانی تر بابەتێکم بۆ حاضر کردوون کە شەوە بەرەکەتەکانی ڕەمەزانی پێ ببەینە سەر، بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئەو چەند دەقەی کە لە خزمەتتاندا دەبم ببێتە مایەی سوود و قازانجێک بۆ خۆم و بۆ ئێوەی بینەری ئازوز و خۆشەویستیش. خۆشەویستانم، ئێمە کاتێکە لە لای بەتەمەنەکان و بە ساڵاتچووەکان دائەنیشین دەبینین باسی زمانێکی پڕ بەرەکەت و خۆشیمان بۆ ئەکا لە زمانی ڕابردوو، زمانێک کە بەرەکەت لە هەموو شتێکدا هەبوو، بەرەکەت لە خواردن، بەرەکەت لە تەمەن، بەرەکەت لە منداڵ، بەرەکەت لە ئاسمان، بەرەکەت لە زەوی، بەرەکەت لە کات، بەرەکەت لە هەموو شتێکدا هەبوو. سوبحان الله، حتى لە ماڵ و منداڵ و خێزانیشدا هەبوو. بەڵام کاتێک کە لەو مەزیسە هەردەستین ئاخێکی زۆر قوڵ هەردەکێشین، ئاخێک کە جەرگ بسووتێنێ ئەم بەرەکەتە بۆ نەما. کوا بەرەکەت لە کاتمان، کوا بەرەکەت لە عومرمان، کوا بەرەکەتی ئاسمان، کوا بەرەکەتی زەوی، کوا بەرەکەتی منداڵ، کوا بەرەکەتی خێزان، کوا بەرەکەتی شوێن و زەمان، کوا بەرەکەتی مرۆڤەکان. چێوە چۆن؟ زەبڕاستی زۆرم حەز دەکرد کە دابنیشین یەک و دوو گوێ لە یەکتر ڕابگرین، بزانین هۆکاری نەمانی ئەو بەرەکەتە چییە، و پاشانش بزانین ئەم وەسائل و ئەم شتانە چین کە ئەم بەرەکەتە دەگەڕێتەوە بندەستمان و لەگەڵ ئەو بەرەکەتە دەژین ئینشاء الله. جا بە ئومێدی ئەوەم کە ئەم ڕەمەزانە هەموو شەوێکیان باسی هۆکاری نەمانی بەرەکەت بکەم و شەوێکیان باسی هۆکاری بەدەست هێنانی بەرەکەت بکەم ئینشاء الله. ئازیزانم، بەرەکەت مانای گەش و نمایە. کە دەڵێن ئەم شتە بە بەرەکەتە یعنی زیاد دەکا، یعنی بە بەردەوام هەیە و بڕانەوەشی نییە. ئەو مانای بەرەکەتە. جا بەرەکەت خوای گەورە لە قورئانێدا باسی زەمانی کردووە بە بەرەکەت، باسی شوێن و زەمان و مەکانی کردووە بە بەرەکەت، باسی مرۆڤی کردووە بە بەرەکەت، باسی بارانی کردووە بە بەرەکەت، باسی دار و گژ و گیاشی کردووە بە بەرەکەت. بزانین ئەو شوێنانی کە باسی بەرەکەت دەکا لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یان لە قورئان چییە؟ پێش هەموو شتێک پێغەمبەرمان صلی الله عليه وسلم باسی مانگی ڕەمەزان دەکە بە مانگێکی بە بەرەکەت. ئەوەتە لە فەرمودەیەکی صحیحی خۆیدا کە ئەفەرمیتن ئەی خەڵکینە قەد ئەظەلەکم شەهڕ عەظیم شەهڕ مبارەک. دەفەرمیتن هۆ خەڵکینە سێبەری لە ئێوە کرد، یعنی هات مانگێک زۆر گەورە، شەهڕ مبارەک، مانگێکی بەرەکەتدار، مانگێکی پڕ بە بەرەکەت. چۆن پڕ بە بەرەکەت نییە؟ کە ئەو مانگە هەموو مزگەفتەکان ئاوەدان دەبنەوە، قورئانەکان دەست بە خوێندنیان دەکرێت، هەموو ماڵەکان جم و جۆڵی تێدەکەوێ، شەوەکان
پڕ ئەبێ بە زکر و شەو نوێژ مزگەفتەکان جمەیان دێ لە خەڵک ئاوەدان دەبێتەوە کە تەراویح و قورئان و زکر و تەحلیلە و وعز و ئامۆژگاری لێ دەدرێ ئەی ئەمە بەرەکەتەکە نیەوە بە چاوی خۆمان دەبینین بێزگە لەو هەموو بەرەکەتە خەفیانەی کە خوای گەورە لە ئومەتی ئیسلامی داناوە یەک لە شوێنانەی تر کە بە بەرەکەت ناو هاتووە شەوی لەیلەتول القەدرە خوای گەورە بۆ خۆی لە قورئانی ئەفەرمی ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر یان لەو ئایەتەی کە باسی بەرەکەت دەکە ئەفەرمی لا سورة دخان أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم حميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة خواهي قولوا أما فرميتن إنا أنزلناه إما أم قرآن ما ناردو تخاروا في ليلة مباركة ذا الشوي شي بر بركات ذا الشوي قدر كخواهي قولوا لو همو خلقي خوش بي أو زندي بكاتوا لوي بركة دار ترهيا يعني خواهي قولوا باسي مرۆڤەکان دەکا بە بەرەکەت لەوانە باسی عەزرەتی عیسا دەکا خوای گەورە لەسەر زبانی عەزرەتی عیسا کە دەفەرمیتن وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما کونت خوای گەورە منی بە بەرەکەت داناوە منی بە بەرەکەت کردووە لە هەر شوێنێک بم لەبەرە ئەم پێغەمبەرە خەڵک ڕزگار دەکات لە زوڵومات لە تاریکی لە بتپەرستی لە بەندایەتی بەندا بۆ بەندایەتی خودای بەندەکان ئەی ئەمەش بەرەکەت نییە یان خوای گەورە باسی ئەو شوێنێ دەکە کە لەگەر عەزرەتی موسا قسەی کردووە شوێنەکە بە بەرەکەت ناو دەبا دەفەرمی في بقعة مباركة في البقعة المباركة في البقعة المباركة لەو شوێنەی کە خودای گەورە کە عەزرەتی موسا منازاتی لەگەر رب العالمین کرد ئەمە شوێنێکی مبارەک بوو یان ئەوە تەخوای گەورە باسی داری زەیتون دەکا چۆن وەسفی دەکا دەفەرموویتن یوقەد من شجرة مباركة زيتونة ئەم ئاگرا مەسەلەن هەر ئەستێ لە دارێک ئەم دارە چییە ئەم نورە لە چە هەردەستێ لە دارێک کە ئەم دارە مبارەکە باشە ناویشی زەیتونە سبحان الله ئەو بەنەسی ئاەت خوای گەورە هەندێشتی بە مبارەک داناوە یان خوای گەورە باسی باران دەکا ئەفەرموویتن وەنەزەلنا من السەماء ماء مبارەکە ئێمە لە ئاسمانێ ناردیتمانە خوارێ ئاوێکی مبارەک بۆ لەبەرەوەی ژیان دەداتە مرۆڤەکان ژیان زیندوو دەکاتەوە گژ و جیا دەڕوێنێ مرۆڤەکان دڵخۆش و ئاسوودە و نەزاتیان دەدا لە گرانی و لە قاتی و قڕیدا دەکەواتە ئەو مبارەکە یان ئەو تەخوای گەورە باسی قورئان دەکە بە مبارەک ئەو قورئانی کە ئێمە دەیخوێنین ئەفەرمی کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەک خوای گەورە ئەفەرمی ئەم کتابەی کە ئێمە بۆ تومان ناردۆتە خوارەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەم قورئانە مبارەکە چۆن مبارەک نییە هەرم قورئانە نییە کاتێک کە حکمی پێدەکرا خەڵک لەو پەڕی ئاسوودەیی و لەو پەڕی عەدالەتی و لەو پەڕی ئەمان دەژیان لەو پەڕی هەبوونی بەرەکەتی عارد و ئاسمان دەژیان بەڵام کاتێک کە حکمی قورئان لادرا کاتێک پەرلەمان و قورئان لێک جودا کراوە بزانە لەو نەهامەتی لەو قوربەسەری لەو قاتی لەو گرانیەی لەو ناخۆشی و غەم و خەفەت و دەرد و نەخۆشی و عیلەتانی کە بۆمان هاتووە یان خوای گەورە باسی شاری مەکە دەکا بە مبارەک ئەو تەخوای گەورە بۆ خۆی ئەفەرمی ئین ئەوەلە بەیتین وضع للناس للذي ببكة مباركا دەفەرمی ئەو یەکەم بەیت یەکەم شوێن کە خوای گەورە داینابێ بۆ خەڵک بۆ ئەوی زیارەتی بکەن بە ئەمری خوا للذي ببكة ئەوەی کە لە مەکەیە مبارەکەن ئەم شوێنە پڕ بەرەکەت و خێر و بێرە یان ئەو تەخوای گەورە کاتێک ئێمە کە سەڵاوات لە دیداری محەممەد دەدەین صلى الله عليه وسلم نافەرموین اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أدي أو دعاء بركتنا كين يعني خوايا ببردوام وباستمرار تو لطف وكرم ومهرباني خد بنيرة بس جاني محمد وآل محمد لقر إبراهيم وآل إبراهيم يعني أوتا پیغمبری خوا صلى الله عليه وسلم فێرە دوعایەکمان دەکا هەموو جارێک کە بۆ خۆشی دەیفەرموو اللهم بارك في مدنا وصاعنا خوا بەرەکەت بخەیتە پیوانمان ئەو شتانی کە گەنم و جۆی پێدەپیون ئینسان دائیمەن دوعا بکە
ئەو شتێک کە بەکاری دەینی خوایە بەرەکەتی تێ بکە. یان ئەوتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ اللهم بارك في بکوری ئومەتی، خوایە بەرەکەت بخە بکوری ئومەت، یعنی ئەوانەی کە زوو هەردەچن ئیش دەکەن، ئەوانەی کە بەیانیان دەست بە ئیش دەکەن، نەک سەعات بێ دوکانی بکەیتەوە، نا ئەوانەی کە زوو زوو دوکانی دەکەنەوە و زوو زوو دەست بە ئیش دەکەن و زوو زوو دەستنە سەر کارەکانیان، ئەمانە بە بەرەکەتترە ئیشەکانیان ئەوەی کە تاخیر دەستی. حتا تازیرێکە بوو ناوی سەخر بوو لە مەکەی، ئەم پیاوە هەموو عادەتی وا بوو زوو زوو دەشتی بەکار دەکرد، لە هەمووشیان حاڵی باشتر و دەوڵەمەندتر بوو. یان ئەوەتە ئیمامی حوسەینی کوڕی عەلی کە پێ دەڵێن زەین العابدین دەژێرتەوە لە دوعایەک کە لە پێغەمبەری وارد بووە صلی الله عليه وسلم کە دوعای قنوتە، دوعای قنوتە. چ دەڵێ لە دوعای قنوت؟ اللهم اهدني فيمن هديت وعافني فيمن عافيت وتولني فيمن توليت وبارك لي فيما أعطيت. خوای بەرەکەت بخە ئەو شتێک کە بە من بەخشیوە. زە عەزیزانم، بەڕاستی ئێمە دەبێ هەموو ئەو شتانی کە ژیانمان لەگەڵی پەیوەستە داوای بەرەکەت لە خوا بکەین، بەرەکەت بخاتە ئەم شتە لە منداڵمان، خێزانمان، لە سکونە و ماڵمان، لەو ئیش و کار و کەسابەتیەمان، لەو خواردنەی، لەو کەسابەتەی، لەو پارە و پوڵەی، هەرچی لە سەیارەی هەرچی هەیتمان داوا لە خوای گەورە بکەین کە بەرەکەتی تێ بکات. لەبەرەوە ئەگەر بەرەکەت هات لەو شتەی کە تۆ دەتەوێ، وەڵڵاهی ئەم شتە خۆشی لێ ئەبینی، قەت ناخۆشی لێ نابینی و هەموو کاتێش بەردەوام ئەبێ و زیادیش دەبێتن. جا عەزیزانم، بەرەکەتیش دوو زۆرە. بەرەکەتمان هەیە ظاهیر و دیار، بەرەکەتیشمان هەیە خەفی و نادیار. بەرەکەتی ظاهیری ئەوەیە دیارە، کابرا ماشەڵڵا خوا سەحەتێکی خۆشی دایتێ، خوا مار و منداڵی ساڵحی دایتێ، خوا پار و پوڵەکەی بە بەرەکەتە، خوای گەورە ئیعتیباری دایتێ، ئەوان هەموو بەرەکەتی ظاهیرین. هەشە بەرەکەتی خەفین، ئەوەیە کە خوای گەورە تۆ لە نەخۆشی و دەرد و علەت بپارێزی، خوای گەورە تۆ لە مەئسات و لە کارەسات بپارێزی، خوای گەورە تۆ حفظ بکە لە ئینسانی نامەرد، تۆ خوای گەورە تۆ حفظ کە لە زیلەت و لە سەرشۆڕی. ئەوانە هەر هەمووی بەرەکەتی خەفین و خەڵکیش هەست پێ ناکەن کە ئەوانە هەموو بەرەکەتن. جا عەزیزانم، بەڕاستی بەرەکەت نیعمەتێکی عەظیمە. بەڕاستی ئەگەر ئێمە توانیمان بەرەکەت بین بۆ خۆمان، ئەو ئیشانی کە دەیکەین، ماڵمان، منداڵمان، هەمووی بە بەرەکەت بێ، وەڵڵاهی ئەبینە ئینسانێکی مبارەک، هەم بۆ خۆمان هەم بۆ دەور و بەرمان بە منفعەت دەبی. چکە هەر ئینسانێکی مبارەک لە هەر شوێنێک بی، ئەوە بە منفعەت دەبێ، بە بەرەکەت دەبێ، ئەو بەرەکەتەی پەر دەبێ بۆ جیرانی، بۆ منداڵی، بۆ کەسوکاری، بۆ خزمی، بۆ ئەوانی کە لەگەڵی دادەنیشن و قسە و گفتوگۆ دەکەن. و بالعکسیش هەر کەسێک بەرەکەت لە عمری هەستا، بەرەکەت لە ژیانی هەستا، بەرەکەت لە ئیش و کاری هەستا، زۆر ماندی دەبی، زۆر هیلاک دەبی، زۆر زۆر دڵتوند و غەمگین دەبێ. هەم ژیانی لە دونیاش ئەفەوتێ لە بێ بەرەکەتیان، هەم لە قیامەتیش حاڵ و حیسابی تند و ناخۆش دەبیتن. زە عەزیزانم، با مەردی خوابین، ئەو بەرەکەتەی لە دەستمان ڕۆیشتووە، ئەو بەرەکەتەی کە فەوتاندیتمان بۆ خۆمان بەدەستی خۆمان، چکە یەک لە هۆکاری نەماندی بەرەکەت گوناحە کە ئینشاڵڵە بەیانی بۆتان باز دەکەم. ئەو بەرەکەتانەی کە بەدەستی خۆمان فەوتاندیتمان، با محاوەلە بکەین، با دەست پێ بکەین لەم ڕەمەزانەدا ئەو بەرەکەتانە بەدەست بێنینەوە. هەموو ئەو هۆکارانە باز ئەکەین ئینشاءڵڵا کە بەرەکەتت بەدەست دەکەوێ، و هەموو ئەو هۆکارانەش باز دەکەین کەەوە بەرەکەتت لە دەست دەدا، کە بەرەکەتت لە دەست ئەفەوتێنی، بە ئومێدی ئەوەی کە ئەم ڕەمەزانەمان ببێتە ڕەمەزانێکی گۆڕانکاری، نەک ڕەمەزانێکی تەقلیدی و ڕۆژەکان بگرە و تەراویحەکان بکە و پاش ڕەمەزانی خوا حافز بە خێرچی وەکی خۆت و وەکو عادەتی قەدیمت لێ بێتەوە. نا، ئەبێ ئەم ڕەمەزانە ڕەمەزانی گۆڕانکاری بێ، یەکەم گۆڕانکاری دەست پێ بکەین لە ناخی خۆمان، ئەو بەرەکەتەی کە لە دەستمانداوە بیگەڕێنینەوە، ئەو بەرەکەتەی لە ماڵ و منداڵمان لە دەستمانداوە بیگەڕێنینەوە، ئەو بەرەکەتەی لە ژیان و گوزەران و کاسبی و پارە و پۆڵ و ماڵمان لە دەستداوە بیگەڕێنینەوە. بەچی؟ بۆی بە وەسائلانی کە باسی دەکەین ئینشاءڵڵا. ئازیزانم، توخوا زۆر دوعایان بکەن لەو ڕەمەزانەدا، توخوا زۆر دوعایان بکەن. پێم خۆشە نیوەی ئەو ڕەمەزانەمان با دوعا بێ، لەبەرەوەی بەڕاستی حاڵی ئومەتی محەممەدی زۆر لە شپرزە و ناخۆشیدایە.
حاڵی ئومەتی محەممەدی واللهی هەمووی برینە هەمووی برین ئەو بریناش هەمووی خوێنی لێدێ نازانین چیهانی ساڕێژکەی دوو برینیتە لە لاشەی ئومەتی محەممەد پەیدا دەبێ جا بەڕاستی پێم خۆشە ئەم ڕەمەزانە ڕەمەزانی دوعا بێ ڕەمەزانی پارانەوە بێ ڕەمەزانی گۆڕانکاری بێ ڕەمەزانی گۆڕانکاری بێ لە نەفسمان لە منداڵمان لە هەڵوێستمان لە هەستانمان لە دانیشتنمان حتا لە فکر و بۆ چوونیشمان هەر هەموو گۆڕانکاری تێ بکەین بە ئومێدی ئەوەی هەرچی بەرەکەت لەو ڕەمەزانەدایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قد أظلكم شهر عظيم شهر مبارك هەرچی بەرەکەت لەو ڕەمەزانەدایە خوای گەورە نازڵی بکە بەسە سەری هەر هەمومان ئینشاء الله بە ئومێدی ئەوەی کە بەیانی بە خزمەتتان بگەمەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.